امڕۆ 2020 دەوام لە سنووری پەروەردەی خانەقین دەستی پێ کرد. طبعا سنووری پەروەردەی خانەقین ئەگرێتەوە سعدیە، حەمرین، جەلەولا، شێخ بابە، ناحەی قەرەتەپە و ناحەی جەبارە. 72,000 خوێندکار لە پۆلی یەکەم و تا شەشی ئامادەیی ئەمڕۆ ئەلتیحاقەکەنە دەوامەوە. نزیکەی 5,000 تا 6,000 مامۆستامان هەیە. طبعا تعلیمات وزارەی پەروەردە ئەڵێ بۆ خوێندکار هەفتەیەک یەک ڕۆژە بێ دەوام بکە لە بۆ گۆرەی خوێندکار، بەس مامۆستا لە ڕۆژەکە ئەو لە هەفتەکە 50% دەوامەکە. نەفسش بۆ میلاک ئیدارەی مەکتەبەکان، سەرپەرشتیارەکان لە هەفتەکە 3 ڕۆژ دەوامەکەن، 50% دەوامەکرێ. ئەوەی دوو دەوامیە، دەوام یەکەم لە 8 دەست پێکات تا 12، دەوام دووەم لە 12.5 دەستی پێکات تا 4.5. سێ دەوامی کەمە، یعنی خوێندکار مەکتەبمان کەم هەیە سێ دەوامی بێ و ئەوانە لە 7.5 تا 2.5 11 دەستی پێکات بۆ ئەو دەوامەکەی تر هەم 3 سەعاتت. طبعا 6 ڕۆژە دەوام لە هەفتەکە، شەمە بۆ پۆلی یەکەمە، یەکشەم بۆ پۆلی دووەم تا ڕۆژ پێنجشەم شەشی ابتدائیە. وە گۆرەی متەوەسط ناوەندی شەمە و یەکشەمە بۆ پۆلی یەکەمە، دووشەم و سێشەم بۆ پۆلی دووەمە و چوارشەم و پێنجشەم بۆ پۆلی سێیەمە. بەس ئەبێ وە گۆرەی خوێندکار یەک ڕۆژ دەوام بکە. هەر پۆلێک لە 10 تا 15 تاالبە بێ لە ناوی بێ، یعنی تەباعد اجتیماعی پێڵێ من. و بەلە ئەوە مەکتەبەکان هەمووی تعقیم کریانە و ئەبێ کە مامات بۆسن و تەنسیق باشێک هەیە لەگەڵ وزارەی سەحە.